کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ جارێکی تران لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، باس لەسەر شۆڕشی ژینە هێزگار زۆر بووە، هەم کەسانی ئاکادمیک، هەم کەسانی زانست لەو بارەوە کە کاریان کردووە و هەڵیان سەنگاندووە، باسێکی هێزگار زۆریان کردووە. طبعاً یەکێک لە تایبەتمەندی شۆڕشی ژیناوە بوو کە شۆڕشی بوو کە لە بنەڕەتەوە، یعنی لە کۆمەلگاوە دەستی پێکرد و بۆ جۆرەوە لێکۆڵەرین سیاسی باسیەکەن ئەڵێن کە ئەمە تەنیا شۆڕشێکە کە لە 100 ساڵی ڕابردووە بەو شێوە لە ئێرانە هاتوۆتە ئاراوە. باسکردن لەسەر ئەمە هەر گرنگە و پێویستە بۆ بتوانین ئێمە بزانین بیبینین و بزانین کێشەکانی چییە، کێشەکانی چییە بێ لە داهاتووە و ئەگەریش ئێستا بە شێوەیەکەی بینین. بۆ ئەمە بەسە داوام کردووە لە بەڕێزان کاک هێمنی خەسام و هەروەها کاک ئیمانی عەبدی. بەڕێزان بەخێر بێن بۆ ئەو بەرنامەیە. ڕێز کاک مەحیگیان لە خزمەتتانی. زۆر بەخێر بێن، زۆر سپاس. سڵاو ئێرجی سپاسان دەکەن کە بۆ بانکێشتن کردنتان و سپاس لە هەموو بینەران بیسەرانی ئەزیز. زۆر مەمنون. با پرسیارەکەم لە کاک هێمنەوە دەست پێ بکەم، فەرق ناکات کاچ کامێکتان زووتر بێ. کاک هێمن، ئێوە بۆ خۆتان لە بەشداربووانی شۆڕشی ژینان و لێ بەشداریتان کردووە و چالاکینتان نواندووە، پێتان وایە ئەگەر هەڵسەنگاندنێکی کورتتان ببێ لەسەر مەسەلەی شۆڕشی ژینە، شۆڕشی ژینە جیاوازیەکەی لەگەڵ ئاعترازاتی پێشوو چییە؟ مەسەڵەن ئێمە ئاعترازاتی ساڵی 96مان هەیە، 98مان هەیە، پێشتریش ئاعتراز بە مەسەلەی انتخابات و شتیوا بوو 88وانە. تایبەتمەندی شۆڕشی ژینە ئەگەر بکرێ بە کورتی باسی بکەیت پێما خۆشە بیبیسی. فەرق جنبش ژینە تەک جنبشەکان تری پێشتر وا لە ئێرانە ئەنجام بوو، 98 بێ 96 بێ، ئەوە بوو صرفەن بەبوونی کێشە لە اقتصادیەوە 96 97 یان 98 خەڵکۆ بوونی کێشە لە اقتصادیەوە هاتن و لە 98 تا مستەقیم مەرگ بە دیکتاتۆر کریا و دەستیان برد بۆ ژێرهێنان جمهوری ئیسلامی. وەلێ لە جنبش ژینە تۆ ئەتوانی لە تەواو بوارەکانە، چە بوار فەرهەنگی، چە بوار سیاسی، چە بوار اقتصادیە و ئەو شتانە ببینیت و ببینی کە خەڵک ئیسا هەرکامێکیان بەش بە حاڵ خۆیان لەو شوێنەوە ڕاوەستاون، ئیسا بووە کێشەکان سیاسی بوو، کێشەکان اقتصادی بوو، کێشەی فەرهەنگیان بوو یا کێشەی نەتەوەیان بوو وەک کورد، ئەتوانی بیبینی کە ئەو جیاوازیە بوو. و جیاوازی سەردەمەکەی بۆ من کە لە جۆغرافیای کوردستانەوە هاتووم ئەوە بوو کە ئەم جنبشە بە معنای واقعی لە کوردستانەوە دەستی پێکرد و ڕەنگوبوویەکی کوردی بوو و لەسەر ئەو زەختانە و ئەو هەستەمانەوە لە 45 ساڵە لە خەڵک کوردستان چوو. لە کوردستان ڕەنگوبووی جیاوازترێک و پڕەنگترێکی بوو تا باقی شوێنەکان تر. ئێران هینەوە بوو ئێمە زۆرتر بەرخۆدانمان کرد، زۆرتر لە شەقام بووین، زۆرتر لە مانگرتنەکانە شرکەتمان کرد و هەروەها توانیمان ئەو کێشەوە 45 ساڵ یا زۆرتریش حسابیکەنە دەوران پەهلەویە لەبین کوردەکان و ئەو بەشەکان تر ئێران نابێت بە ئەو بەرخۆدانەوە کرمان لە جنبشی ژینە. ئەو شتانەوە فەرق یەختە بین کوردەکان لە ناو ئێرانەوە باقی بەشەکان تریانەدا ماوەی زۆر کەم ڕەنگەوکەینەوە، هەرەوە کە یانوت کوردەکان سەرە بڕن، هەرەوە کە یانوت کوردەکان جنایەتکارن، سوزانم کاری وایان کردەوە، کاری وایان کرد. توای بینی لە دوای جنبشی ژینە لە تەواوی نقطەکان ئێرانەوە بۆ سەردان جوان ڕۆ، بۆ سەردان سنە، بۆ تەشەکورکردن بۆ بەرخۆدانەوە لە کوردستان ناکرا. زۆربەی لە خەڵک ئێران لە ئیسن نەورۆزا بووە لە دوای جنبش ژینە بوو هاتن سەردان کوردستانیان کردوە وەک تەقدیر و تەشەکورێ لە خەڵک کوردستان بۆ بەرخۆدانەوە کریان ئەنجامیاندا. ئەیبینی جیا لەوە کە دەنگدانەوەیەکی زۆر جیهانی بوو جنبش ژینە، ئەو هاودڵی و هاوسایشیە لە بین کۆمەڵگای ئێرانە لە تاریخ ئەو جنبشە کوردیە و توانی نیشانی بات و توانی جێبخا کە جنبشێکی دموکراتیکە، جنبشێکی هەمەگیرە، تەواو ئاقشار و تەبەقەل مختلف جامعە تواننا یا بەشداری بن
و لە گشتیشی مهمتر ئەوە بوو دەستی بردوو بۆ ساختار جمهوری ئیسلامی، یعنی ئەوەی کە ئەتوانی تۆ لە ناو جنبش ژینا دەست بۆی بۆ ڕیشەکان جمهوری ئیسلامی سا کێشەی حجابە، کێشە اقتصادیە، کێشە سیاسیە، تەنگدانەوەی لەوەیشا زۆر بوو. تۆ ئەو دی جیا لەوە کە ئەو شتانەوە لە کوردستانە باسی لێتی یا مافانە مافی کوردستان بوو، تۆ دی لە بەشەکان تر ئێرانە ئەو کێشانەوە تەک جمهوری ئیسلامیە بوویان قەتان تە کوردستانە فەرقێت، وەلی کێشەکان ڕنگ و بۆی دێ هەرەوە کە لە بەشەکان تریانە یاود نەغەزدن لە لوبنان جانم فەدایران یانێ لە بەشە سیاسیەکانی شەوا جمهوری ئیسلامی لە سیاسەتەکان یا بووی ئەو خەڵکیشەوە ئەم 45 ساڵا بەشدار بوون تەک جمهوری ئیسلامی ئایسا ناژم لە جنایەتەکان یا بەشدار، وەلی ئەدەقەل تۆ بینی لە انتخاباتەکانە بەشداریانە کە چوزانم لە مەراسمات دێگاوە جمهوری ئیسلامی پێخۆش بوو خەڵک بەشدار بێن ناویە ئەو خەڵکە بەشداریانە گەوەی لە جنبش ژینە ئێمە دیمان کە ئەو بەشەکەی تر مردم ئێران نسبەت بەوە واکنشیان نیشاندا و اعتراض خۆیان دابڕی و دەستیان برد بۆ بەژێرکێشان ساختار جمهوری ئیسلامی. بەڵێ زۆر سپاس کاک ئیمان، ئێوە چۆنی ئەبینن ئەو بەشێ ئەو بەسەی ئەو بەخشەی واک کاکێمن بەرجەسەیە کاتەوە بەشی کوردستانە، ئایا واقعاً لە نەزەر ئێوەوە چونکی لە شعارەکانی ئەو سەردەمەیشا بوو کوردستان مەسەلەن یا مەسەلەن لە کوردستان تاکو بەلوچستان یا مەسەلەن شتی باسی کوردستان نەکرا یا مەسەلەن ئایا واقعاً ئەوەی شەوا بینن کە دەور و نەقشی کوردستان لە شۆڕشی ژینا دەرنۆقشێکی تایبەتی بوو؟ بەڵێ هەروەکو کاکێمن ئاماژەی پێکرد شۆڕشی ژنجیان ئازادی شۆڕشێکی هەمەگیر بووە تا ئەوەی کە هەموو نەتەوەکانی جوغرافیای سیاسی ئێران خۆیان تێدا دێدیتەوە وەکو نەتەوە، وەکو چینەکانی تر تەنانەت وەکو دوودانە ڕەگەز ژن و پیا و هەردووکان دەیانتوانی خۆی تێدا ببینەوە. هەر کەسەی بە پێی خواست و متالباتی خۆی دەیتوانی خۆ دە شۆڕشەدا ببینێتەوە، باوە جێگەی دڵخۆشی بوو، چون دەیتوانی وەڵامی هەموو کێشەکان و هەموو کێشەکانی گەلبداتەوە، هەموو کێشەکانی ژەمداتەوە، هەموو کێشەکانی منداڵ و چینە و توێژەکانی جیاواز بداتەوە. هەرەوە بوو بە هۆکار کە هەموومان خۆی تێدا بدۆزینەوە بەشدار بین. یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەو شۆڕشە هاودەنگی و کۆکبوونی نەتەوەکان بوو کە دەیانتوانی دەگەڵ یەکتر بە پێی خواستێک کە نەتەوەکە هەیەی نەتەوەکەی تر لەگەڵی بجوڵێتەوە، وەکو مافی خۆچارە نووسی کە بۆ یەکەم جار لە شۆڕشی ژینادا وەکو پەسەند بکرێ پەسەند کرا لەلایەن نەتەوەکانی باڵادەستەوە کە بۆ بەتایبەت بۆ نەتەوەی کورد پەسەند نەدەکرا. ئێستاش بەو ڕادەیە پەسەند نەکراوە، بەڵام هاتوۆتە ئاراوە قسەی لێ دەکرێت و باز دەکرێت لە شوێنەکان و تەنانە دەگەر نکۆڵیشی لێ بکەن ینی هاتوۆتە سەرم بیست و قسەی لێ دەکرێت. شۆڕشی ژنجیان ئازادی توانی ئەوە مامۆبێنێتە ئاراوە، بەتایبەت بۆ ژنان شۆڕشێکی یەکجار بە سوود بوو، توانی دەنگی ژن بێنێتە ئاراوە، ینی واتە ئێمە هەندێک بابەتی گرنگمان دەدی لە ڕۆژهەڵاتی کوردستانەدا، بۆ نمونە خۆفحێک کەشکا قەبعاتێک کەشکا بە قەولی فارس گوتەنی تابوویەک بوشکە وەکو بیستنی دەنگی ژن لە مزگەوتەکانەوە کە ئێمە دەماندی ژنەکان لە مزگەوتەکانەوە دروشم دەدەن، داوا لە خەڵک دەکەن بێنمانی خواستی خۆیان دەڵێن و بۆ باز دەکەن کە بۆچی شۆڕشێکە کە ژنان دەبێ پێشەنگی من. ئەوە ینی بەڕای من وەکو تاکە کەسێک گرنگترین بابەتی ئەو شۆڕشە بوو و هاوکات دەرەوەی واتە دیاسپۆرای کورد و تورک عەراب ئێرانی هەمویانی دەگەڵ نێوخۆ تا ڕادەیەکی توانی هاودەنگ کە کۆکاوە پێکەوە بە هاودەنگێک و هاوڕەنگێک هەوڵ بدەن بۆ داهاتوویەکی باش و گەشاوە. بەڵێ کاک هێمن باسی ئەوە ئەکرێت کە ژنان بەشدار بوون، ئایا واقعاً ئێوە وەختە بۆ خۆتان بوون ئایا هەموو چین و توێژی ناو کۆمەلگا بەشداری ئەو شۆڕشە بوون یا زیاتر گەنجان و زیاتر مەسەلەن بڵێن کچانی جوان و ئالەوانە بوون، یا ئێمە بینین خەڵکێکی بەرین بەشداری ئەو شۆڕشە بوون یا کەمتر دیار بوون
ئەو چون و چین و توێژانەی تر مەسەن وەکو کرێکاران وەکو بازنشستەکان کە ئێستا هەموو ڕۆژێک لەسەر سەحنا هەن و بەشدارن یا مەسەن معلمان هەروەتر ئایا لەو کاتی شۆڕشە ئێمە ئەمانتوانی ببینین کە ئەوانیش بەشداری ئەو شۆڕشان وایە زیاتر گەنجان و ژنان بوون بەشداری ئەو شۆڕشە بوون شتێ من کە نەمتوانی ئاماژەی پێ بکەم ئەوە بوو کە نەخشی ژن هەروە هاوە کاکیمان وتی زۆر گرنگ بوو لەو ڕێکخستنی جنبشی ژینە جنبشی ژینە جیاوازی تری وا بوو لەگەڵ جنبشە تراوە لە ئێرانە یا لە سەدەی تاریخە ئەنجام درراوە ئەوە بوو کە خۆبەخش بوو ئەوە نەبوو کە سازماندهیکی بێ وزانم فراخانێ درابێ یا داواکاری کیاوی لە خەڵک هاتوێتنە سەر شەقام هەر کەسی لەو شوێنەوە ڕاوەستا بوو ئەو مافانەوە بووی ئەو کێشانەوە بووی هاتە سەر شەقام و دەنگی هەڵێ ناو باسی لەوە کردی ڕفێقیمان باش ئیشارەی پێکرد هەر نەتەوەیەک یا هەر کەسێک بەش بە حاڵ خۆی ئەو سەمانەوە و چینایەتی دەمە چینایەتی لەوا لێ چوو باسی لێ کرد هەروەها ژنانیش ژنان ئەوڵ جارێک کە من 26 شاری وەرمان ئەو کاتێوا تەرمیژینە لە ئاچی ئەسپەر دەکرا و لە تەقدا خۆ پیشاندانەکە دەستی پێکرد لە شار سنال سعات 4:30 ئێوارە بوو خەڵک هاتوونە خیابان وە زۆربەی ئەو خەڵکەوە لە خیابان بوون و بەرخۆدانی زۆر باشیان کرد ژنان بوو دوایەوە کە نیروە سەرکوتەکان بە شێوەهایی کە دیار بووە لەم چەند ساڵا چۆن سەرکوتیان کردە ئەو تەجەمع و ئەو بەرخۆدانیانە هاتن تێک بن ژنەکان دانیشتنەوە نەبوو کە بڵێ جوان بوو یا ژنی جوان بوو دایکانی شۆڕشگیر شارستنە زۆربیان بەشداریان بوو لەو ڕۆژە وەوە بوو بەهۆی ئەوە کە خەڵک زۆرتریش بەشداری کا لە ئەو جنبشەوە فراگیرتر بێتەوە تۆ وەختی ئەوینی نیمەی لە جامعە نیمەی لەو کۆمەلگا خەریکە بەشداریەکە لەمە تۆ بەعنوان پیاوێ یا بەعنوان تەبەقەی کرێکار یا بەعنوان فعالی سنفی یا بەعنوان کەسێکتر کە نیمەی لە جامعەکە خەریکە داوای حەقەکە توش ئەو حەقە بۆ خۆ دەبینی کە بیتە خیابان و داوای دەنکەیت و داوایها بوون ئەخە بەشتا بوون یعنی ئەوانیش بۆ شێوە وا جوانان و لاوان ژنان بەشدار بوون ئایا ئەو چین و توێژەی تریش واقعان بوون ینی لە مەیدان ئابوون ئەوانیش کێشەکەمان دقیقەن لەسەرەوە بوو چۆن سازماندهی نەکرا بوو چۆن فراخان نەبوو چۆن ئۆپۆزیسیۆنی کامڵ و دەنگدارمان نییە ئالتەرناتیڤێ مشەخەص مەوجود نییە بە حاڵەتی موزایەکی هەر کەسێک ئەڵێم چی لە شوێنەکەی خۆیان بە حاڵەتی موزایەکی ئەو دەنگخۆیە ئەو مافۆیە قاولی کردو هاتە سەر شەقام ببوونیەوە و کێشەکەمان لە جنبشی ژیناەوە کە سەر نەکەوت یا دائیستا سەر نەکەوتی ئەوە بوو کە نەمانتوانی سەر ئالتەرناتیڤێ مشەخەصە کۆبینەوە و تەواو قشتەکان جامعی سەر تەبەقەی کرێکارە چوزانم ئەو سنفەکان ترە بەشداری خۆیان ئەنجام بن ناوان توێنی ئێستا دوکتەرەکانە پەرستدارە کرێکارەکانە یا و بەشەکان تر لە ئێرانە بەبوونی کێشەل اقتصادی یا سیاسیانە و لەسەر شەقام و خەریک ئاکراسکردن بەڵام ئەوەی کە تۆ بتوانی ئەو خۆیان کەیتەوە لەژێر چەترێکە و ساختارەکەیان پێ بگۆڕنی ئەو ئالتەرناتیڤە بە نەزەم نیشتا وجودی نیە. بەڵێ زۆر سپاس کاک ئیمان ئەگەر ئاوڕێک لەو سەردەمە بدەینەوە ئێمە بینین کە بەڕاستی لە ماوەیەکی زۆر کورتە جەماعەتێکی هێزگار زۆر لەلایەن ڕژیمەوە کوژران لەسەر شەقام بوون و هاتنە سەر شەقام و تەزاوراتیانە کرد و تەزاوراتەکانیشیان هێمنانە بوو بەڵام ئێتە دەوڵەت بەو پەڕی دەڕندانەییەوە حملەی پێکردن جەماعەتێکی زۆر کوژران جەماعەتێکی زۆر برینار بوون چاویان لە دەستا ئەندام بەدەنیان لە دەستا تعدادێکی هێزگار زۆر جیران ئێستش حکمی درێژماوە و هەتایی و نازانم زۆر شت لەسەریان هەر هەیە ئایا پێتان وایە ئەو تاکتیکەی ئەو کاتە دیارە خۆشتەیەکی بەو جۆرەوە کاکێ منیش باسی کرد سازماندراو نەبوو یا مەسەنە بەرنامەڕێژی بۆ نەکرابوو بەڵام پێتان وایە ئەو تاکتیکەی ئەو سەردەمە تاکتیکێکی بەجێ بوو کە ئاوا هاتنە سەر شەقام و خۆیان نابە بەرگولەوە؟ بەڵێ
لە 45 ساڵی ڕابردوودا گەر ئێمە چاولەکەین چین و توێژەکان هەرێکی بە ڕادەی جۆرا جۆر هێرشی کراوەتە سەر و سەرکوت کراوە و ئەگەر چاو لە شۆڕشی ژینە بکەین ئێمە دە شۆڕشی ژینەدا ژنان زیاترین ڕۆڵیان هەبوو هاوکات کە لەگەڵ پیاو بوون وەکو پێشەنگ وەکو ڕێبەری ئەو شۆڕشە خەریک بوون کۆک لەگەڵ چینەکانی تریش شەڕیان دەکرد کۆماری ئیسلامی کە بەپێی سەرکوتکردن و لە بینبردن و لە ناوبردنی نەتەوەکان و چین و توێژەکانی جۆرا جۆردا دامەزراوە تەواوی هێز و توانای خۆی دە سەرکوتدا دەبینێتەوە هات سەرکوتێکی یەکجار زۆری کرد بە تایبەت سەرکوتی ژنان کە ئێستاش دەیبینین درێژترە و هەر بەردەوامە وەکو ئەگەر چاولەکەین لە دوو مانگی ڕابردوودا ڕێژەی لە سێدارەدانی ژنان یەکجار زۆر بۆ ڕێژەی حکمەکان و ساڵانی کە دەیدا بۆ بند یەکجار زۆر بووە هەر بەهۆیەوەیەوە کە حکوومەت لە سەرکوت دەترسێت ئەوە نیشان دەدا کە شۆڕشی ژنجیان ئازادی توانی ئەو شتێک کە دەی هەوێ بەدەستی بێنێ ینی تاڕادەیەکی کە پێویست بوو تاڕادەیەکی کە چون ئێمە لە یەکدانا ڕاپەڕین گۆڕانکاریمان دەوێت تەنیا ڕژیم چێنجێکمان ناوێت و ئەو گۆڕانکاریە دە کۆمەلگادا پێکاتەوە واتە کۆمەلگایەکی ئێستا تاڕادەیەکی کەمتر دژە ژنمان هەیە تاڕادەیەکی کەمتر دژە ئەوی ترمان هەیە وەکو نەتەوەکان تاوڕادەیە دژەی یەکتر نەماون و ئەو شتێک کە دەبوو لە شۆڕشی ژنجیان ئازادی بەدەسات بە بەڕای من بەدەساتوە وێڕایەوەی کە تێچووەکانی یەکجار زۆر بوو ئێمە بریندار و کوژرا و بەداخەوە بند کراومان یەکجار زۆر بۆ ئێستاش سەرکوتەکە هەر درێژە هەیە هەروەکە ماژەشم پێکرد سەرکوتەکانیش تەواو سیستماتیکن واتە بۆ ژن سەرکوت زیاترە بۆ نەتەوەی کورد سەرکوت زیاترە بۆ بەلوچ هەروە زیاترە کە ڕۆڵیان زیاتر هەبووە دە شۆڕشەکە بە تایبەت ژنان و ئەوە نیشاندەری ئەوەیە کە حکوومەت زانیوێتی کە بە قەولی معروف لێچکەیەکە کەوت تەواو بوو واگەیشتۆتە ئەو ئاستە مەشروعەتی حکوومەت هاتۆتە کەمترین و نزمترین ئاستی خۆی لەو بوارەوە یعنی واتە ئێمە پێشتر گەر بڕوانینە پێشتر یەکەم جار کە دروشمی مەرگ و نەمان بۆ خامنەی درا لە کوێ 1970دا بوو لە زانکۆی تاراندا بەڵام دواتر بە کەمتر بوو بەڵام دروشمێک کە تەواو ڕیشەکانی کۆماری ئیسلامی لێکدا نەک وەکو مۆرەیەک خامنەی لێدات و بڵێ ئەو دەبێت لە ناوچێ لە شۆڕشی ژنجیان ئازادیدا بوو هەروەهاش دروشمێک بۆ سربەخۆی کوردستانێک کە بەو ڕادەیە ڕادیکاڵ بێ و یەکدەنگ و کۆ نەتەوەیەک بێنێ داوای مافی چارەنووسی بکە لە شۆڕشی ژنجیان ئازادیدا و شۆڕشەکانی پێشتر تا ئەو ڕادەیە نەیانتوانی و شۆڕشی ژنجیان ئازادی توانی ئەو شتانە بێنێتە بەرباس ئەزمموی زۆر باشی داینەیە وەکو دانیشتەکانی کە هەبوو هەڵوەشاوە دانیشتنایەکە لە داهاتوودا پێم وانێ ببێتەوە یاد لانی کەم بۆ جۆرەدا ببێتەوە ئێمە و ئەزمونەمان پێویست بوو چ دیاسپۆرا چ ئۆپۆزیسیۆنێک کە هەیە و خۆی ئۆپۆزیسیۆن دەناسێنێ چ گەل ینی ئەزمونێکیان پێویست بوو هاوکات ئێمە دەبینین شۆڕش ئەو کات بەپێی حەقی بەرگری بوو کە هەندێک توندوتیژی دەدیترا یعنی واتە بەرگریکردن بەرخۆدانکردن بوو کە هەندێک کات بە قەولی معروف خراپکارێکی شەرافەتمەندانە و مەشروع دەکرات و زانم دەست دەبردرا بۆ هەندێک بابەت کە بەرگری لەخوا بکەن ئێمە ئەوانەمان هەموو دیێوانەمان تێپەڕان و پێویست بوو تێپەڕین بۆی کە بگەین بە ئەوڕۆ ئێستا هەندێک بابەت دە ئارادایە هەندێک ناڕزایەتی دە ئارادایە کە مەترسی کەمترە یعنی حکوومەت ناتوانێت بۆ جۆرە سەرکوتیکە حکوومەت تەنیا دەتوانێت بڵێ ئەو دەنگە و ببڕن و دە درێژماوەشدا هەر دەبێ ئەوە داوا بکە حکوومەت ناتوانێت سەرکوتێکی هێرشکەرانە بۆ جۆرە بکاتەوە چون وەکو پێشوو نییە لە زۆر بوارانەوە گۆڕدراوە ئێمە پێویستمان بوو کە ئەو قۆناغە تێپەڕێنین کە خەسارناسی بکەین بزانین چیمان خراپ بووە چیمان باش بووە کە بگەین بە ئەوڕەوە ئەو شێوازێکە ئێستا ئەوڕۆ دەڕۆینە پێشێ بەڕای ئێستامان ڕەنگە دروست بێەوە ڕەنگە دەداهاتوشدا بیگۆڕین بەڵێ کاکێ من ئێوە باسیوەتان کرد کە ڕێکخراو نەبوو ئێمە بینین لە کوردستان بەرعکسی زۆربەی شوێنەکانی تری ئێران هێزی سیاسی لە توولی ئەو 44 ساڵەدا
دەوری بووە بالاخەرە خەڵک لەباری سیاسی و خۆیان هەل یەکێک لەو لایەنانە ئەناسن و لەگەڵ ئەوانە تعریفەکەن. هێزی سیاسی توانیوێتی لەو مدەتی 44 ساڵەدا خەبات بکجا ئیسە لە ئەوڵەوە ئەگەر خەباتی چەکدارانی کردووانە دوایی وردە وردە هەوڵی داوە بە شێوەی جیاواز مثلەن ڕاگەیاندنی ئەمانگرتنی گشتیەکان هەمووی نمونەهای هێزگار زۆر بوون لە کوردستان و جوابیشی وەرگرتوێتەوە. لەو شۆڕشی ژینە ئایا پێتان وایە وەقعان هێزی سیاسی ئەو دەورەوە ئەبوابی بواە بووی و ئەگەر نا بۆچی نا ئەگەر بووی چۆناوچۆ نەیبینە؟ سیاسی مەبەستان لە ڕۆژهەڵاتیەکانە یا چونکی هێزی سیاسی لە ئاستی ئێرانە وەکو هێزی سیاسی لە کوردستانان نییە، ئەو پۆزیسیۆنێکن زیاتر لە دەرەوەی وڵاتن لە ناوخواان نێشمان دیوە بەڕاستی لە تولی ئەو 44 ساڵە مەسەنم بڕیارێکی ئاوا بدەن کە مەسان بڵێن اعتصابێک مانگرتنێکی گشتی ڕابگەێنن. ئێمە لە سەد ئێران هەشتیوان نابینین. هێزی سیاسی فعالیتی بووە تەبعاً سەردەمێک مجاهدین بە یارمەتی دەوڵەتی عێراق و لەو شەرایەتەوە لە شەڕی ئێران و عێراق هات بۆ پێشەوە بڕێک دەوریان بینی، بەڵام ئێمە هێزێکی سیاسی کە لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئاوا دەور ببینێ لە خیابانان نەخشدا بنێت وە ئەگەر اعترازاتی شەیە ڕنگ و بوێن بۆنی هێزی سیاسی پێوە بێ بۆ شێوە نایبینین، بەڵام لە کوردستانەوە بینین بە جیاوازی بینین. ئایا پێتان وایە لە شۆڕشی ژینە ئەوی هێزی سیاسیە بەتایبەت لە کوردستان دەوری بوو؟ واقعاً ئەگەر نەیبوو بۆچی نەیبوو یا ئەگەریش بووی ئێوە چۆن نەیبینن بێزەحمەت لەو بابەتەوە؟ هێز سیاسی لە جغرافیای ئێرانە ئیسەجیا لە ئەو شوێنەی کە بە کوردستان ناوی لێ ئەبین لە جغرافیای ئێرانە لەبەر ئەوە کە مافەکانی ئەو خەڵکە ئیسا عەرەب و تورک بوو خوانیان بە شیعادیە و لە چوارچێوەی جومهوری ئیسلامیە تا ڕادەی پێیان درا و لەبەر ئەوەی شە بوو کە هێزە سیاسیەکانیان بەرەبەرە لەبێن چوون و تێک چوون دیت منەوە وایە و جومهوری ئیسلامی هەڵ زۆریشی داکا و هێزە سیاسیان ئەرتباطیان لەگەڵ کۆمەلگای جغرافیای ئێرانە قەتکا، بەڵام لە کوردستانە چۆن کێشەکانمان ئێمە چارەسەر نەبوو و نزیکی حزبە ڕۆژهەڵاتیەکان لەگەڵ کۆمەلگای کوردستانە چ لە پێش جومهوری ئیسلامیە چ دوای دانیان جومهوری ئیسلامیە لە کۆمەلگا نزیکی باشێکیان بووە، رابطە ئۆرگانیکی باشیان بووە تر جامعە ئەو بیر و باوەڕە و ئەو نزیکیە هەر حفظ کراوە و توانیە لە بزەنگا تاریخیەکانە یا لە کاتەکان خۆیە ئەو ارتباتە لەبین هێزە سیاسیەکان ڕۆژهەڵاتە حزبە سیاسیەکان لەبین کۆمەلگا ارتباتە ببینینەوە. بە خۆڵ خۆتان ئشارەتان پێکرد ئەو مانگرتنانە بووە دەستاوەردە لێتر یا کارایەترەوە ئەنجام درا، بەڵام لە 10 ساڵ گذشتە یا 5 ساڵ گذشتە کە ئەو هێرشە لەلایەن جومهوری ئیسلامیە بۆ سەر حزبەکان ڕۆژهەڵات زۆرتر بووە، ئیسە بە موشکباران بووە، بە زۆر ئەندامەکانیان بۆ یا بە دەستگیری تەشکیلاتەکانیان بۆ لە ناوشارە ئەو رابطە زۆر کەمە بووەسەوە. کێشەی تریش وا هەیە لە ئەوە کۆمەلگای کوردستان لە حاڵەتێکی گوزار لە سنەتە بۆ مۆدەرنیتە هەسوە لە ڕای منە و بەعنوان گەنجێک بەعنوان کەسێکە تۆزی جیاوازیم هەیە لە بواری سنیە و لەگەڵ و کەسایەتیەوە لە حزبەکانی ڕۆژهەڵاتە بەعنوان سیاسی خەریک فعالیتکردن بەعنوان نسڵی جوان ئەم دیدمە هەیە کە حزبەکانی ڕۆژهەڵات نەیانتوانی ئەو گوزارە لە ناو خۆیان ئەنجام بنوە لەگەڵ نسڵی جوانە ئەو ارتباتە ئۆرگانی کە پێشتر حفظکەن. ئەرێ وایە من ئەوینی لە سن و ساڵ باوکمە یا گەورەتر یا بچکترە دڵبەستگی زۆر باشێکا لە بین خەڵکەکە و حزبەکانە، بەڵام لە بین نسڵ جوانە ئەمە تۆ کەمترە بینی. ئەویش لەبەرەوەیە کە نەڕای منە و سیاسەتەکان ئەحزاب نێتوانیە و تاغیراتە لە ناو خۆی ئەنجام بات و ئەو نسڵ جەدیدیشە لە نظرە بگرێت. لە شۆڕشی ژینایشدا ئەوەڵجار خەڵکەکە کۆمەلگاکە هاتنە سەر خیابان هاتنە سەر شەقام بووە، حزبەکانیان وادار بەوە کرد کە واکنش نیشان بن و
شتێکی شوا لەم بەینا بوو کە ئەو دەست ئەحزابی بەستوو لە واکونژ نیشاندان نەبووەوە کە لەژێر مەترسیا بوون وە بۆمبارانکردن بە ترۆرکردن جمهوری ئیسلامی تەنای چەند ساڵە خەریکە سەرکوتیانەکە ئەوە ئێمەش ئەمانزانی کە ئەگەر ڕەنگوبۆی ئەحزاب بگرێت ئەو بزوتنەوەوە لە کوردستانە شقڵی گرت بوو جمهوری ئیسلامی بەهانەی زۆر باشێکی پیا کرد بۆ حملەی حتانە نظامیش کە لە ڕادێکی ژابشاری بۆ هەر لە جوانڕوا یا هەر لە شار سنێشە یا لە مەهاباد و بووکانیشە حملەی نظامیشی کرد و بە ناشرینترین و بە وحشیانەترین شێوە و بزوتنەوەی سەرکوت کرد. ئەگەر اتفاقێکیش نەکردی ئەگەر پەیوەندیک زۆر باشنەوە لە بین حزبە ڕۆژهەڵاتیەکانە لەگەڵ کۆمەڵگای کوردستانە بەڕای من ئەو سەرکوتانە بووە کە جمهوری ئیسلامی کردیە و دا حەدێکیش باشترین کاریان کردەوە بەهانەیانە بەدەست جمهوری ئیسلامیەوە نەدا بۆەوە کە بەناو حزبە کوردیەکان و کۆمەڵگای کوردستان زۆرتر. کاک ئیمان ئێوە چۆن یەبین ئایا پێتان وایە ئەو قسەی وا کاکێ من ئەیکا کە حزبەکان نەیانتوانی خۆیان لەگەڵ ئەو نەوەی نوێ ئەو گەنجانە بەو شێوەی کە ئەبواە خۆیان ڕێک بخسایەوە جوانان کەمتر خۆیان لەگەڵ ئەو نوع ڕەوشی کاری حزبیەوە کراوە و بە شکڵێکی سنەتی چوێتە پێشەوە ببینەوە ئایا ئێوەش وای بینن یاکوێ پێتان وایە نەخێت حزبەکان دەوری زۆریان بووە یا ئێوە چۆن دەوری حزبە سیاسیەکان دەبین بە تایبەت لە کوردستانە؟ بەڵێ ئێمە گەر لە حیزبەکان بڕوانینەوە لە ناو خۆ بڕوانین پێشتر پەیوەندی حیزبەکان و ناوخۆ پەیوەندێک بوو کە لە ڕێیان خەباتکارەوە یا میدیاوە هەندێک هاوکاری دەکرایە هەندێک پێکەوە کۆک دەبوون بەڵام ئێستا ئەو ڕوانگەی کە گەل هەیەی و ئەو ڕوانگەی کە حیزبێتی واتە یەکە حیزب بە شێوازێکی تر لە شوێنێک کۆبۆتەوە و هەندێک ئامرازی زیاتری هەیە و دەتوانێت لەوانە کەڵک وەربگرێەوە بەو شێوازە کار دەکات و گەلیش هەرە جۆرە یعنی ئەو شتێککە حیزب دەیە ئەو شتێککە گەل دەیهێ یەکە چون ئێمەگەر لە ڕۆژهەڵاتی کوردستانی بڕوانین کەسایەتێک کە بیهێوێ بەو شێوازی حیزبی کارکەوە لە حیزبێکدا بێەوە ئەو ئازادیانەی کە حیزبێکەتی هەیبێ خۆی لە یەکێک لە حیزبەکانی ڕۆژهەڵاتێدا دەبینێتەوە و دەچێتە یەکێک لەو حیزبانە واتە ئێمەوە دەزانین کە ئەو خەڵکە وەکو پێشتر نەماوە کە تەنیا ڕووکاتە حیزبێک بەڵکو چەندانە هەڵبژاردەی لە پێشەوە هەڵدەبژێرت کە کام حیزب بچێ هەرەوە نیشاندەریەوەیە کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە دەگەڵ گەل پێکەوە یەکن وە کۆکن دەتوانن هاودەنگ بن دەتوانن هاوکار بن و حیزب ئێستا بۆتە ئامرازێک بۆ سەرکەوتنی گەل و حیزبش خۆی بە ئەوە دەزانێت گشت حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی خۆیان بە ئەوە دەزانن باشە لە شۆڕشی ژینا بەخشە قسەکەشت پێ بڕم لە شۆڕشی ژینا دەوریان بۆ حیزبە سیاسیەکان ئەو جۆرەوە بڵێ دەمێزەوە بڵێم کاتێک کە حیزبێک ئاوا پێک دێەوە گەیشتێتەوە ئاستا کەواتە هەموو قۆناغەکانی گەلدا دەوری دەبێت ناتوانێت دەوری نەبێت چون تۆ بیرکەوە منێکی ئیمانی عەبدیگەر بم هەیە بچمە ناو حیزبێک و شۆڕشێک ڕوودا لە ناو شارەکەم دەورێکم دەبێت وەکو تاکیش دەورم دەبێت وەکو کۆشت دەگەڵ حیزبەکە دەورم دەبێت ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستانی ئاگاداری ئەو بابەتانە بووین کە حیزبەکان دەوریان هەبوو حیزبەکان دەیانتوانی لەگەڵ گەل هاودەنگ بن واتە شتێککە گەل نەیدەتوانی دەنگێک کە گەل نەیدەتوانی بگەێنێتە دەرێ دانیشتێک کە گەل نەیدەتوانی بیکات حیزبەکان کردیان وەلەو بەریشەوە شتێک کە حیزبەکەنەی دەتوانی گەل کردی هەردووک هەریەکن و هەرێکی بە جۆرێک کاریان دەکرد کەواتە ئێمە بەڕای من وانە کە پێکەوە نەبن و نەیانتوانی بێت توانیان باڕادەی کە دەتوانێت خۆیاندا بوو توانیانەوە کردیان بەڵام زیادەتر دەبوو بە یعنی هەوڵی زیاتری دەبوو لەگەڵ بە بەداخەوە ئیترەوە نازانین کە بۆچی لە هەندێک بواردا محافزەکارانە ئەمەلیان کردو و نەیان کردو دەنا بەڕای من مەسەلەن ئەگەرەکرێ نمونەیەک بینیتەوە کە ئەوان محافزەکاران عملیان کردو منزورت چییە؟ لە محافزەکارە واتە باش نییەوە باز بکەین زۆر بەربڵاویکەینەوە بەڵام هەناردنی کەلوپەلی پێویست هەندێک بابەتی پێویست چون ڕاپەڕین تێچووی هەیە و ئەو تێچویانە دەبوو ناردرابان بۆ ڕادەی پێویستە بوو ناردرابان هەڵبەتە
ئێمەش من کەسێکی حیزبینم دەیتێک لە حیزبەکاندا نیم ئاگاداری ئەو بابەتە بم کە تا چ ڕادە دەستیان بڵاوە تا چ ڕادە ئیمکانەتیان هەیە کە بۆ کارە بەڵام دەبوو زیاتر بە ئەو شتێک کە گەل دەیویست بە ڕادەی پێویستی بەدەستی نەگەیشتەوە بۆیە زۆر زووتر ئەو نەیتوانی تێچۆکانی خۆی دابی بکە کە حیزبەکان من دەتوانن لە دەرەوەڕا ئەو شتانە بۆ گەل دابی بکە. کاکێ من ئیشارەی بەوە کرد کە ئەگەر حیزبەکان لەباری نظامیەوە بەعزە کارهایەکیان بکردایە پێدەچوو ئەو شۆڕشی ژنجیان ئازادیە ڕواڵەتەکەی بگۆڕدرایەوە کۆمەری ئیسلامی زیاتر دەستی ئاوەڵە بواە بۆ ئەوە لە سەرکوتی بکردایەوە بیوتە ئەوە مەسەلەن چۆن بەو جۆرەوە خۆی باشێکە ئەوە مەسەلەن ئەحزابی ضد انقلاب هاتوون و دەستیان تێوەداوە بەڵام نەبوونی ئەوان بەو شێوە یا بەشداری نەکردن بە شێوەی چەکداری توانی بەر بەوە بگرێت کە حداقل ڕژیم نەتوانێت سەرکوتگەری هەر کردووە بەڵام نەتوانێت بەلاڕێە بێرە و شۆڕشە ئایا و پێتانوانیە ئەوە تەئسیری باشی بوو لەوەی کە ئەوان واردی ئەوە نەبوون کە چەک بنێرن یا کەلوپەت بنێرن یا شۆڕشەکە بە شێوەی چەکداری بچێتە پێشەوە. ماهی من مەبەستم لەوە ئەوە بوو کە هەرداخل وەک ئوردوگای حزبەکان بمبارانی نەکرد شارەکانی بمباران نەکرد بەڕای منەوە بووە هێزە چەکدار بادە ناوشار ڕەحەت بەهانەوە بەدەستێ بوو کە ناو شارەکان بمباران کاوە ئێشی کا و وحشت و ئەو جنایەتە لە جمهوری ئیسلامیە لەم چەند ساڵە دیمانە باشە کشێش ناکە لەو کارانە. بەڵێ وایە ئێوەڵەنجی کاکی بەڕای من کاتێک حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە دەتوان بەچەکەوە بێنەوە نێوگەل ئەو کاتێکە گەلی کوردستانە بڕیاردا خۆی بەشەکانی تری ئێرانە چی لێ بەسەردی لێ بەسەر بێت و من دەمەوێت جیا بمەوە ئەو کاتە بڕیاری داوە بۆ جیابوونەوە و هەموو بە شێوە ڕادیکالترین شێوە خواستی خۆی بەیان دەکاوە ئەو کاتەی پێویستە حیزبەکان بێنەوە دەنا تا ئەو کاتەی هاتنەوەی حیزبەکان بۆ ڕۆژهەڵاتی کوردستانێ بەچەکەوە بەڕای من هەڵەیە بەڵام کاتێکە گەل بیهەوێت جیابوونەوە هەڵبژێرێ و ئاخرین خواستی خۆی بێ هەڵی بژێرێت دەکەوایە دەبێ تەواوی ئیمکانات و توانای خۆشی بەکاربێنێت کە حیزبەکان یەکێک لاوانن دەنا بەشداری حیزبەکان لە شۆڕشێک وەکو شۆڕشی ژنجیان ئازادیدا بەڕای من هەڵەیە کە باشترین کاریان کرد بەشدار نەبوون لەو بوارەوە و تەنانەت بیانوشیان نەدا بەگەل گەر چاولەکەین ئەو کاتەی ئەمە سرنجمان دەدا شاشەکانی حیزبەکان تەنانەت زۆر ڤیددیۆی پێشمەرگەیەک یا گریلایەک بە چەکەوان نیشان نەدەدا تەنانەت ئەوەدا خەریکبوون باش کاریان دەکردوە دەستیان خۆش بێت بەڕاستی لەو بوارەوە سرنجیاندا بوو ئەو بابەتانە بەڵام کۆماری ئیسلامی لە هەر شتێک بیان و سازەکە بۆ کوشتار و بۆ لە ناوی تەنانەت کەسێکی نێوخۆ دەیگرێتەوە دەیبەستێتەوە بە حیزبێک و بە چەکێکی خۆشی لێ قایم دەکاو دەڵێ ئەو چەکەی پێ بۆی فڵان حیزبە بووە یعنی کۆماری ئیسلامی و بیانووی هەردەم ساز کردو بەڵام بە شێوازێکی بەربڵاو نیان هێشتا سازی کات. بڵێ کاکێ من ئێستا وەزیەتەکە گۆڕدراوە دوای 2 ساڵ بەسەر شۆڕشی ژینا ئێمە بینین کەماکان ئەو شۆڕشە لە ئێرانە بەنەوەیەکتەر لە ئارادایە جایسە خۆی لە ئەو تالاکیانە بینێ کە بازنشستەکان و معلمان و دامزجویان و پەرستاران و خەڵک ئەیکا ئایا پێتان وایە ئەم ڕەوشە باشترە ئەتوانێت کۆماری ئیسلامی زیاتر فشاری بۆ بێنێنی ڕۆژێکی هێمنانە کە کۆماری ئیسلامی کەمتر دەتوانێت سەرکوتی بکات و پێتان وایە لە ئێستادا چی ئەبێ بکرێت تاکتیکێکە بە هەڵبژێردرێ بۆ ئەوە بەردەوامی شۆڕشی ژینا تەزمین بکرێت. شانسێوا جمهوری ئیسلامی هاوردی ئەوەسە کە نە لە کوردستانە بەڵکو لە تەواو جۆغرافیای ئێرانە ئۆپۆزیسیۆنێکی هاودەنگی نییە من لە کوردستانیشە حیزبەکانمان ئەو هاودەنگیە یەکگرتوویانە نییە ئیتر جیالەوە کە لە ئێرانیشە وجودی نییە و ئەم اتفاقاتە ئیسەر 98 بووە یا جنبشی ژینا بووە جنبشی ژنجیان ئازادی بووە لە ناو کۆمەڵگا ئەو هەستەوە کۆمەلگا خۆی بووە ئەم کاری ئەنجامدا ئەم دروتنەوەی اختصاڕی ئەم شۆڕشەنیە ئەنجامدا ئەوە نەوە کە سازماندهی لە پشتیەوە بێ یا یارمەتی بدریا فراخانە بێتۆ فراخانەکانیش کە ئەدی ئەحزاب ئەگەر فراخانێکیشیان داوێ فراخان مانگرتن بووە فراخانەوە نەبووە کە بێنە سەر شەقامی چ حزبە کوردیەکان چە ئەو بەقی بەشە جۆغرافیایەکان ئێرە
ئەوەی کە تاکتیک ئێمە ئەبێ چی بێ بەڕای من ئەوەیە کە لە طول زەمانە لە ئەوەی کە لە 98 و گوزرا هاتا 1401 ئایسا بەشە زۆرە سنفیەکان لەسەر شەقامن یا خەریکی اعتراضکردنن بەرەوە کە ئالتەرناتیڤی مشخص وجودی نییە، سازماندەیەک مشخص وجودی نییە، ئۆپۆزیسیۆنی مشخص وجودی نییە، ئەو بەشانەوە خەریکە ستەمیان لێچێ بەرەبەرە خۆیان پەیاکەن و بەعنوانی جریانی سوم لە ناو جغرافیە ئێرانە دەنگێک هەڵ تێرن کە یا ئۆپۆزیسیۆن وادارەکەن بەوە کە هاودەنگی و هەڵساییان بێ دەکەی خۆیان مشخصکەن تەک کۆمەڵگای ئێرانەکایە گەرەێکیان هەرکامیکیان بەش بە حاڵ خۆیان فعالیتکەن یا نە ئەتوان لەژێر کەچێکا جەمەوە بنەو بۆ دانیان کۆمەڵگای دموکراتیک و جامعەیەکی باش کە تەواو بەشەکان ئێران بتوانن ناویە بەشداریان بێ. ئەوەی کە ئەم تاکتیکە لە باشە بە نەزەر من چارەی ترمان نییە، فعلەن مەجبورین بەم اعتراض الخیابانیە کە هەم سەرکوت جمهوری ئیسلامی ئەتوانێت کەمترەوە کاتەوە هەم ئەتوانێت یەک ئەفکار عمومیتە خۆیان هاوکار کات، دوو ئەو ترسە بشکێنێت کە باقی سنفەکان یا باقی قشتەکان دەبێنە سەر شەقام بە نەزەر من باشە و تۆ پەس لەرزەکان جنبشی نەیش ئەوینی هەر ئەو پەس لەرزە کە ئاهوو دەریایی ئەو ترکیە شکان کە ئیتر تا لە ئەوان نەما کە تۆ بتوانی ئەو زەختەکەی لە من کە بەعنوان ژنێ چۆنە شێ بگەڕم پێشتر تو ناشی حتمە حجابت بێ ڕووسەریگەت لەسەر تا بێ نا من ئالەم ڕادا ئەویسم ترس خۆم ئەشکێنم و ئەو دەوا جامعە خەریکە دوورەکاتەوە لەوە کە اعتراضکە کە ترسا من ئەو ترسا ئەشکێنم و ئاوا لە بەردەم تاویسم چیم پێکەین نهایەتی ئەوەسە یا دەست بەسەر مەگە یا ئەم کوژی وەلی هەرەوە کە ئەو ترسە شکاوە پس لەژێر جنبشی ناسوە لە داهاتوویشە لە دواییشە بە نەزەر من لەم پس لەرزەلە زۆرترە بینی و من خۆشببینم کە داهاتووی جغرافیە ئێران داهاتوویکی دموکراتی. بڵێ کاک ئیمان باسی ئێستاکە ئەو شەڕی ئیسرائیل لەگەڵ لە غەزە و هەروەها لە لوبنان هەیە و هەروەها تا ئەندازەیەکیش پای کۆماری ئیسلامی هاتۆتەمەیان و موشکباران کراوە و هێرش کراوەتە سەر ئێران و بەعسەکەی شۆ ئێرانی شێرژی کردوتە سەر ئیسرائیل. ئایا پێتان وایە ئاڵوگۆڕێکە لە ئاڵوگۆڕێکی دەرەکی کە تەئسیر دابنێتە سەرڕوخانی کۆماری ئیسلامی چەنە تەئسیریە بێ؟ ئایا زۆر کەسێ ساڵن کوڕەکەی ناکە هەر با بڕوخێ ئەو ڕژیمە بڕوخێ لە کۆڵمان بێتەوە هەچیەک دێ با بێت. ئایا پێتان وایە ئەوە ئارەزوویەکی باشە یاکو مناسبترین ڕەوشی ڕوخاندنی کۆماری ئیسلامی ئەو ڕوخاندنەیە کە کۆمەڵانی خەڵک بێن و دەسەڵات بەدەستەوە بگرن و نێڵن کۆماری ئیسلامی درێژە بە حیاتی خۆی بدەن؟ بەڵێ باشترین ڕاپەڕینەکان باشترین گۆڕانکاریەکان کە لە نێوخۆ پێک دێن چون لە نێوخۆیە کە گەل دەزانێت چی دەوێت ئەو خەڵکە دەزانێت داخوازیەکانی سێوە خۆی هەڵدەبژێرێت داهاتوویەکەی چی بێن نەک لە دەرەوەڕە. بەڵام ئێمە گەر بڕوانین لە ئەو چمو جۆڵانەی کە ئێران و ئیسرائیل ئەو کێشانی کە ئێران و ئیسرائیل پێکەوە هەیەنەوە خەریکن گوشار دەخەنە سەر یەکتر و خەت و نیشان بۆ یەکتر دەکێشین گەر لەوە بڕوانین ئێمە لەو بەریشەوە سیستمێکی سەرکوتکەرمان هەیە کە دەی شێستمان دیوە شەڕیێران و عێراقمان دیوە کە زیاترین سەرکوتەکانی سیاسیەکان و دژبەرەکانی خۆی دەو کاتانەدا بووە. ینی دیسە نەگەری هەیە کە کۆماری ئیسلامی ئەو کارە بکاتەوە هەروەکو خاتووەریشە مرادیدا نامەکەی خۆیدا ئاماژەی پێکردووە دەڵێ ڕێگەمەدەن دیسان ئەو شتانە ڕووبدەنەوە. ئێمە ئەو مەترسیەمان لەسرە بداخەوە و بەڕای من دڵخۆشکردنیە و ناتوانێت داهاتووی ئێران بەرە و باشبوون ببە. ینی لە باشترین حاڵەتدا تووشی ڕێژیم چێنجێک دەبین کە ئەگەری ئەویش یەکجار کەمە ئێستا ئێمە لە هیچێک لە بەرپرسە باڵاکانی وڵاتانی سەرەوەمان نەبیستۆکە بیهەوێ ئێران کۆماری ئیسلامی ئێران بڕوخێنێت تەنیا دایانهەوێت دەستی لە دەوروبەری خۆیان کورتکەنەوە ینی کێشە بۆ خۆیان چێنەکەن و خەڵک وەردەگرن لە ڕوانگەی
خەڵک ڕوانگەی خەڵکانی نێو ئێرانێ گەرچاولێکەی ماوەیەک لەمەوبەر بۆ کورد هەندێک قسەیان کرد باسی کوردیان کرد هەر لەبەرەوەیە کە ئەگەر شەڕێک پێش بێت وە تووشی کۆبەڵک و ژێک بێ ئیسرائیل لە نێو ئێراندا گەلی کورد لە بەرامبەریدا ڕانەوەستێتەوە نەڵە بۆ تۆ ئەو کۆمەڵکوژێت کردووە لەو بەرەوە بۆ فارزەوە دەکە ینی گەرچاولێکەی لەگەڵ پەهلەوی دادەنیشێ بۆی کە فارس دڵی خۆش بێ بە هێرشی ئیسرائیل ئەگەری هەیە کە بۆ سەر ئێرانێ بێ دڵی خۆش بێ هەروەکو ئێستا دەبینین کە ئیسرائیل کاتێک هێرش دەکاتە سەر ئێران کاتێک کارێک دەکات لە نێوخۆی ئێرانەدا خەڵک بێدەنگەوە کاری بۆ نەداوە بەڵام هەر لەو بەرەوە ئەو کارێکە ئیسرائیل کردوێتی لە هەمبەر گەلانی نێو ئێراندا بەتایبەت فارسدا توانیوێتی کارێک بکە کە لە بەرامبەری داڕانەوەستنەوە بەداخۆ بچە ئێمە دەڵبینی کە حیزبەکانمان نەیانتوانیوە کاتێک حیزبێک کریلایەک پێشمەرگەیە قەدەمێک لە سنوورەکانی جوغرافی سیاسی ئێران تێپەڕێنێ دەڵانەوە هاتووە ئێرانی تەجزیەکە بەڵام ئەوان دێن لە نێو ئێرانێک کێرشێکی گەورەش دەکەن کارێکی گەورەش دەکەن دەڕۆنەوە گەلی فارس هەرەوەی کە بە کورد هێرش دەکات سەر کورد بەوەی دەستخۆشی دەکات واتەوان توانیویانە تەنیا ئەو قسانەی کە دەیانکەن و دەڵەن داهاتوویەکی باش بۆ ئێران دێنین تەنیا بۆ ئەوەیە یعنی بۆی کە ڕێگەی هێرشکردن بۆ خۆیان بکەنەوە سیخۆڕی زیاتر جێبەجێکەن و دەستیان بڵاوتر بێت دەنا بەڕای من قەرار نییە لە دەرەوەڕا هیچ داهاتوویەکی باش بۆ ئەو جوغرافیا پێک بێت ئێوەڵێن چی کاکێ من کاتماهیا لەبەر ئەوەی کە دیسانەوە ئەڵێن پۆزیسیۆنێک واحد و یەکدەم نییە ئالتەرناتیڤی مشخص نیە سازماندەیەک نیە ناو جامعە لە هەر بزەنگای تاریخی ئایسا جمهوری ئیسلامی خۆی بەرەوە بچی بە وتێ زۆربەی لە فعالە سیاسیەکان کە خەریکە بەرەوەچی کە لە ناوخوا بڕۆخێ فروپاشی نظام شکۆ بگرێ وەکەوەی کە ئەنارن باسیلیەکە ڕوخانی نظامە تۆتالیتەرەکان یاوە کە حمڵەی نظامی کشوەری تر کردێتە سەری ئەو حکوومەتە بڕۆخێ یانە توزانم سپاک و تاکە یا هەر شێوازێتر چۆن لەو بزەنگا تاریخیەلە لەو کاتەلا نیرویک مشخص وجودی نییە کە توانێت کۆمەلگا بەسیج کات کە واکنیشی نیشان بە بەڕای من اتفاقێک زۆر باش ناکەفێەوە من لە دیت خۆم بۆ باشتر ئەوە ئەزانم کە ئابم حاڵەتە زعیفەوە جمهوری ئیسلامی هەست مێنێتەوە وەرەجر حمڵەی پێکانە کودتای شکڵ بگرێنە ڕژیم چەندێ بکرێ توزانم بەشێ ڕاستێ ئۆپۆزیسیۆن هاوکاریکە لەگەڵ دەوڵەتە ئەوروپایەکانەوە عنوان ڕژیم چەندێ بێ ئەوە ئەنجام بات من ئەمانیچکانی باش نازانم ئەوە باش ئەزانم کە ئەم فەرایندەوە کۆمەلگا ئێران و ئەلە خصوص لە کوردستان خەریکەتەیەکری بۆ داهێنان جامعی دموکراتیکە مردم لە خاوەرمیانە دەقل لە ئێران بتوانن دموکراسیک مستەقیم تەجروبەکەنەوە بتوانن خۆیان بەشدار بن لە هاتوچوو لە هەسوکەوت حکوومەتەکانە و سیستمەکانە نەوە باش دەزانم بابم حاڵەتە جمهوری ئیسلامی بمێنێتەوە و مردم بە هەست خۆیان بە باوەڕ خۆیان بە شەور و ئاگای سیاسی خۆیان جمهوری ئیسلامی کێشنە خوار و داوای فاقێتە بکەف بڵێ من پرسیارێکی ترم نەماوە بەڕێزانە گەر ئێوە بۆ خۆتان نوکتەیەک هەیە کە پێتان وایە نەوتراوە هەم لە خزمەتانە تەنیا درێژەیە قسانەدا کە ئەگەر دەداهاتوودا ڕژیم چێنجێک ڕوودا لە ئێراندا بەداخەوە ئێستامە دەبینین لە هەڵبژارنەکانی ڕابردووی سەر و کۆماری ئێراندا تەنیا ئیسلاح تەڵەبەکان بوون و ئەویش بەشێکی کەم دەنگیانداوە بۆتە دەبێتە هۆکار کە ئەگەر لە داهاتوودا ڕژیم چێنجێک ڕوودا جا بە هەر شێوازێک فقط تەنیا و تەنیا ئەگەر ڕژیم چێنج بێ واتە لە دڵی خەڵک هەڵ نەقۆڵا بێ لە دەرەوە ڕایادا کودتایەکدا ڕوودا دیسان بەشێک هیوادار دەبن بۆی کە ئەو ڕژیمەک ئەگەر تەنانەت وەکو کۆماری ئیسلامیەوە تەنانەت خراپتریش بێ گۆڕانکاری بەسەردا بێت ئێمە 45 ساڵ بەسەردا هاتە خەڵک تێگەیش کە قەرار نییە کۆماری ئیسلامی بگۆڕێت چون ئایدۆلۆژیەکە تەنانەت ئێرانی بوون ئایدۆلۆژیەکە کۆماری ئیسلامی خۆی ئایدۆلۆژیەکە سپا بەپێی ئەو ئایدۆلۆژیە سپایە گەر ئەو ئایدۆلۆژیە نەبێ ئەوانیش نین و قەرار نییە بگۆڕێت بەڵام بەشێکی زۆر هەڵبەت بەدڵخۆشیەوە کوردوانە بوو بەڵام بەشێکی زۆر لە گەلانی دیکە چاوەڕوانی ئەوە بوون کە گۆڕانکاری بەسەر بێەوە ئێستاش هەندێکان چاوەڕوانی ئەوە
واوە داهاتوویەکی ڕەشە ئەگەر لە دەرەوەڕا ڕژیمێکی دیکە بێتە سەرکار وەکو 57 کە ڕژیمی دیکتاتۆرێک ڕووخا بە هەلەوی ڕووخاوە ڕژیمێکی تر هاتە سەرکار ئەویش لەوی خراپتر لە داهاتوشدا هەرەوەمان لە پێش دەبێت دیسان دەبێت 50 ساڵ چاوەڕوامین کە خەڵک بەوە بزانێت کە قەرار نییە ئەو ئایدیۆلۆژیی کە بناغەکەی خوارە ڕاست بێتەوەوە چابێت تەنیا ویستم ئاماژە بۆ کەم لە کۆتایی زۆر سپاس بۆ بەشداریتان کاک هێمنی خواستان بەڵێ کاستان هەڵسۆڕاوی سیاسی هەروەها کاکیمانی عەبدی هەڵسۆڕاوی سیاسی و پێشتریش چالاکوانی سیاسی کە لە زیندان بووە بۆ بەشداریتان لە بەرنامەیە زۆر سپاس خزمەتتان کاک ماهەیە دەستان خۆش زۆر سپاس کاتێکی خۆش بەڵێ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوات خوازم